وأن المجلس ماض في دعم عملية الإصلاح. دوای 13 ڕۆژ لە پێشکەشکردنی ناوی کاندیدە پێشنیازکراوەکانی عەبادی بۆ حکومەت تەکنۆکراتەکەی جارێکی تر عەبادی لیستێکی نوێی پێشکەشی پەرلەمانی عێراق کرد کە ناوی 14 کاندیدی دیکەی لەخۆگرتووە. حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق لەناو هۆڵی پەرلەمانی عێراقدا لیستە نوێیەکەی پێشکەشی پەرلەمان کرد تاوەکو لیژنەکانی پەرلەمان هەڵسەنگاندن بۆ کاندیدەکان بکەن، بەڵام لیستەکە ناوی هیچ کاندیدێکی کوردی تێدا نییە، ئەوەش لە کاتێکدایە کە پێشتر ناوی دوو کاندیدی کوردی تێدا بوو. فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراقیش هۆکاری نەبوونی کاندیدی کورد لەنێو لیستەکەی عەبادیدا دەگێڕنەوە بۆ ئەوەی تا ئێستا کورد جەخت دەکاتەوە لەسەر نەگۆڕینی وەزیرەکانی خۆی. ناوی کاندیدە پێشنیازکراوەکانی ئەمجاری عەبادی بۆ وەزارەتەکان بەم شێوەی خوارەوەیە: ئان نافع ئەوسی بلبول کاندید بۆ وەزیری ئاوەدانکردنەوە، ساڵی 1964 لە شاری بەغدا لەدایک بووە، بڕوانامەی دکتۆرای لە بواری ئەندازیاری شارستانیدا هەیە و ئەزموونی 30 ساڵ کارکردنی هەیە لە بواری ئەندازیاریدا و سەرۆکی ئەندازیارانی پێشکەوتووە لە ئەمیندارەتی بەغدا. فالح فەیاض کاندید بۆ وەزیری دەرەوە، ساڵی 1956 لە بەغدا لەدایک بوو و ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق و بەکالۆرسی هەیە لە ئەندازیاری کارەبادا لە زانکۆی مووسڵ، ئێستا سەرۆکی حەشدی شەعبیە. موسا جەواد موسەوی کاندید بۆ وەزیری خوێندنی باڵا، ساڵی 1949 لە بەغدا لەدایک بوو، دکتۆرە هەیە لە ئەندازیاری شارستانیدا و مامۆستای بەشی ئەندازیاری مەدەنی و ڕاگری کۆلێژی ئەندازیاریە لە زانکۆی بەغدا و لە ساڵی 2003ەوە سەرۆکی زانکۆی بەغدایە. عەلا عەبدولقادر عەبادی کاندید بۆ وەزیری وەرزش و لاوان، ساڵی 1960 لە بەغدا لەدایک بووە، دکتۆرای لە پەروەردەی وەرزشدا هەیە و ناوبشیوانی نێودەوڵەتی تۆپی پێیە. لە وەزارەتی لاوان بەڕێوەبەری گشتی پەروەردەی جەستەییە بە وەکالەت. جەبار عەلی کاندید بۆ وەزیری نەوت، ساڵی 1945 لە بەسرە لەدایک بوو و بەکالۆرسی هەیە لە ئەندازیاری کیمیاییدا. 40 ساڵ لە وەزارەتی نەوت خزمەتی کردو و بەڕێوەبەری گشتی کۆمپانیای نەوتی باشوور بوو و ئێستا بە پلەی ڕاوێژکار خانەنشینە. یوسف عەلی ئەسەدی کاندید بۆ وەزیری گواستنەوە گەیاندن، ساڵی 1961 لە بەسرە لەدایک بووە، دکتۆرە هەیە لە سیاسەتی داراییدا و ڕاگری کۆلێژی کارگێڕی و ئابووریە لە زانکۆی بەسرە. عەلا غەنی حسەین کاندید بۆ وەزیری تەندروستی، ساڵی 1965 لە زیقار لەدایک بوو و دەرچووی کۆلێژی پزیشکی زانکۆی مستەنسەریە و دکتۆرە هەیە لە زانستی نەخۆشیەکان و ڕاگری کۆلێژی پزیشکیە لە زانکۆی نەهرین. هاوکات حەسەن جەنابی کاندید بۆ وەزیری سەرچاوە ئاویەکان، ساڵی 1955 لە بەغدا لەدایک بووە، بڕوانامەی دکتۆرای بەدەستهێناوە لە بواری ئەندازیاری کارگێڕی ئاودا، پێشتر باڵوێزی عێراق بووە لە هەردوو ڕێکخراوی پرۆگرامی خۆراکی نەدەوڵەتی و ڕێکخراوی فاو، ئێستا باڵوێزی عێراقە لە ژاپۆن. سەلاح ڕەشید مەحارب کاندید بۆ وەزیری کارەبا، ساڵی 1954 لە ئەنبار لەدایک بووە، دکتۆرای لە ئەندازیاری کارەبادا هەیە و لە ساڵی 1982 بەڕێوەبەری کارەبای زیقار بوو و لە ساڵی 1984دا بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای بابل بووە. ئەمەل سوهام قازی کاندید بۆ وەزیری پەروەردە، ساڵی 1962 لە بەغدا لەدایک بوو و بڕوانامەی ماجستێری هەیە لە ئادا بوو، لە ساڵی 2010دا ئەندامی پەرلەمانی عێراق و جێگری سەرۆکی لیژن نەزەهە بوو و ئێستا ڕاوێژکاری پەرلەمانی عێراقە. وەفا جەعفەر مەهداوی کاندید بۆ وەزیری پلاندانان، ساڵی 1957 لە شاری بەغدا لەدایک بووە، دکتۆرە هەیە لە زانستی ئابووری بۆ گەشەپێدان و پلاندانان، مامۆستایە لە بەشی ئابووری زانکۆی مستەنسریە. نزار ناسر عەتابی کاندید بۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی، ساڵی 1973 لە واست لەدایک بووە، لە ساڵی 2005 بۆردی لە نەخۆشیەکانی هەنایی بەدەستهێناوە و لە ساڵ 2010دا بۆردی لە نەخۆشیەکانی دڵ بەدەستهێناوە و ئێستا پزیشکی ڕاوێژکاری هەناوی و دڵە لە نەخۆشخانەی فێرکاری بەغدا. ئومێد ئەحمەد محەممەد کاندید بۆ وەزیری بازرگانی، ساڵی 1969 لە کەرکووک لەدایک بووە، بەڕەگەز تورکمانە و دکتۆرە هەیە لە جیۆلۆژیای ئەندازی ژینگەدا و ئێستا مامۆستا و سەرۆکی بەشی جیۆلۆجیە لە زانکۆی کەرکووک. محەممەد جاسم محەممەد کاندید بۆ وەزیری داد، ساڵی 1970 لە زیقار لەدایک بوو و دکتۆرە هەیە لە یاسای بازرگانیدا و لە بەشی یاسای زانکۆی زیقار مامۆستایە. محەممەد نەجیب NRT.